لە یەکێک لە یاریەکانی هەفتەی شەشەمی خولی نایابی کوردستان پێشمەرگەی هەولێر لەسەر یاریگای خۆی لە پیرمان میوانداری زاخۆی کرد. لا نیوە یەکەم تیپی خاوەن ماڵ باشتر بیندرا. پێشمەرگەی هەولێر هەوڵی ئەوەی دەدا بە گۆڵێک جڵەوی یاریەکە بگرێتە دەست، بەڵام نیوە یەکەم گۆڵی لە خۆی نەگرت و بانجامێکی سپی کۆتایی هات. لا نیوەی دووەم جارێکی دیکە پێشمەرگەی هەولێر بە ئافشارەکانی دەستی پێکردەوە. لە خولەکی 58 فرانسیس دادزی بە ئەسیستی چالاک سەرکەوت بربەستی یەکسانی شکاند و گۆڵی یەکەمی بۆ پێشمەرگەی هەولێر تۆمار کرد. زاخۆ زوو ئەنجامەکەی یەکسان کردەوە. لە خولەکی 65 محەممەد عەبدوڵڵا بە ئەسیستی عومەربی بۆ تۆماری کرد. هەرچەندە پێشمەرگەی هەولێر هەوڵەکانی چڕ کردبووە بۆ گۆڵی دووەم و پێشکەوتن و سەرکەوتن، بەڵام پێی نەگەیشتن و یاری بە یەکسانی کۆتایی هات. فرسەی زۆرمانە بوو کە گۆڵکەین سەرکەوتن بەس بین کە پێشکەوتنی گۆڵمان خواردەوە دەماتوانی گۆڵی دومیش بکەین، بەس پەلەپەلەمان پێوە دیار بوو کە لە یاری ڕابردووش شکستمانە بە ئەوە بردمانەوە. یاریزانەکان تۆزێک شبرزە و شتانە بوون کە هاتنە یاریش هەوڵماندا بەس سێ خالیەکە یاریەکە بەدەست بین، بەس ئینشاڵڵا لە یاریەکان داهاتوو ئەنجامی باشتر بەدەستێن و سەرکەوت بەدەستێن. دەست بەکی زۆر الحەمدوللا ینی هەر بۆ وەختەکە گوت ینی نقطەکەش دورانی چێترە ینی بۆ مەسەرەن پێشمەرگە فەریقێک بچیکە و پێشمەرگە فەریقێک مازنەوە و خواستەمە ینی پێشمەرگە ساخۆدە فەریقە گەلێک باشە و زۆر الحەمدوللا ژمەشی مقابل پێشمەرگە ینی مەگەلە باش لعبت کرد و فرصە بۆ مەچی مەفرصت خۆش استغلا نەکردن و ئینشاڵڵا دەداویزکن بۆ لعبە بێتە. بەم شێوەیە پێشمەرگەی هەولێر و زاخۆ بوونە خاوەنی 11 خاڵ و لە خانەی سێم و چوارەمی ڕیزبەندین. حوسێن محەممەد کەناڵی پێام پیرمام.